تیوار لە بەشی سێمی زنجیرە راپۆرتی قاچاقیە مەترسیدارەکانی سنووردا بازرگانی و مامەڵەکردن بە شیعە ئەفغانیەکان لە سنوورەکانی سلێمانی ئاشکرا دەکات. هەر لەم راپۆرتەدا تیوار ڕێگاکانی هێنانی ئەفغانیەکان بۆ نێو حەشتی شەعبی بە هاوکاری هێزە ئەمنیەکانی سلێمانی دەخاتە ڕوو. لەم نێوەندەشدا دوو گەورە بەرپرسی ئۆپراسیۆنەکان و ئاسایش کار بۆ حەشتی شەعبی دەکەن. ماوەی 2 ساڵە سەرچاوەیەکی باڵا لە نێو هێزەکانی ئۆپراسیۆنی سلێمانی سەرقاڵی بازرگانیەکی مەترسیداری قەدەغەکراوی نێودەوڵەتیە کە ئەویش هێنان و بازرگانیکردنە بە کرێکارە بیانیەکان و دواتر فرۆشتنەوەیانە بە باند و قاچاقچیە سێبەرەکان. لەم دوایانەشدا ئەو کرێکارانە بە حەشتی شەعبی و بە دیاریکراویش عەسائیبی ئەهلی حەق واتە حیزبەکەی قەیس خەزعەلی دەفرۆشرێن. ڕێگاکانی هێنانی شیعە پەڕگیرە ئەفغانی و پاکستانیەکان لە ئێرانەوە بۆ نێو حەشتی شەعبی لە دوو ناوچەی باکووری ئەفغانستان و پاکستان و شاری پیشاوەر دەست پێ دەکات بۆ ناوچە سنووریەکانی ئێران، پاشان سنوورەکانی سلێمانی و دواتر ڕەوانە دەکرێن بۆ کەربەلا و میسان و نەجەف و بەغداد. بەنهێنیەشنەوەی کارەکە بەهۆی قەدەغە و چاودێری دەستگا هەواڵگریەکانی ئەفغانستان و هەواڵگری پاکستان و ئەمریکاوەیە. بەو هۆیەوە شیعە پەڕگیر و توندڕەوەکان دوو هێڵی مەترسی دەبڕن تا دەگەنە نێو خاچی ئێران و هێزامنیەکانی ئێران وەک دەستێکی ئەمین. دواتر دەیانگەێننە سنوورەکانی سلێمانی و دەستی ئەو هێزە ئەمنیانەی ناوچەکە کە سنوورەکانیان لەژێر دەستدایە. داغڵنەکردنی ئەو کرێکارانە لە سنوورەکانی عێراقەوە پەیوەندی بەو یاسایەوە هەیە کە عێراق لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان واژۆی کردووە و ڕێگری دەکات لە دەربازبوونی کرێکارانی بیانی. هێنانی کرێکارە بیانیەکان لە پاکستان و بەنگلادیش و ئەفغانستانەوە بەشێکیان بەو کۆمپانیایانە سپێردراون کە نزیکن لە هێزە ئەمنیەکانی سلێمانی و بەوەش بەرپرسانی ئەو هێزانە مانگانە ملیۆنان دۆلاریان دەست دەکەوێت. شوێنی داغڵکردن و هێنانی ئەو شیعە ئەفغانیانە بریتیە لە ناوچەی هەورامان هانەیدن، دەرەی مەڕ لە پێنجوێن، ناحی گەرمک و بناوە سووتە، دواتریش ناوچەکانی قەڵاتزێ و شیوە سووری شارباژێر. دیاردەی قاچاقی کەسانی بیانی و بەتایبەت ئەم گروپانە بەردەوام لە زیادبووندایە. ئەمەش بە هۆکاری ڕێکەوتنی ئیطلاعاتی ئێران و هێزەکانی ئۆپراسیۆن و هێزەکانی پاسەوانی سنوور کە کوردن و لە بناغەدا سەر بە حکوومەتی عێراقن. لە ماوەی 2 ساڵی ڕابردووشدا دەستگای ئاسایشی نیشتیمانی ناسراو بە هەواڵگری عێراقی دوو جار راپۆرتی وردی لەسەر ئەم بابەتە ئامادە کردووە، بەڵام بەهۆی باڵادەستی گروپە تایبەتەکەی قەیس خەزعەلی بابەتەکە بەنهێنی هێڵدراوەتەوە. لەم بازرگانیە قورس و مەترسیدار و نهێنیەدا جگەلە بەرپرسانی هێزە ئەمنیەکانی سلێمانی لە ئاسایش و ئۆپراسیۆنەکان بەرپرس و کاربەڕێکەری هێزێکی باڵادەستی سنووری پێنجوێنەیە بۆ ڕایکردنی کارەکان. ئەم کاربەڕێکەرە لە بەرامبەر تێپەڕاندنی هەر کرێکارێک و ئەندامێکی گروپەکەدا 500 دۆلار وەردەگرێت. دوای ئەوەی بێترس بە بازگەکانی ئاسایشدا دەگەنە سلێمانی و بە ئیتیفاق دەهێڵدرێنەوە بۆ ماوەی هەفتەیەک، دواتر ئامادە دەکرێن و دەخرێنە نێو چەند پاسێکی گەورەی گەشتیاریەوە. دواتریش بە ناوی زیارەتکارانی شیعە لە کەربەلا و سەعدیە و مەندەلیەوە بێ ئەوەی لە هیچ بازگەیەک بوەستێنرێن ڕەوانەی بەغداد دەکرێن. بەرپرسانی ئۆپراسیۆن و ئاسایشی سلێمانی لەم بازرگانیە پارە و پشکێکی گەورەیان دەست دەکەوێت. ئەمە جگە لە هێشتنەوەی هاوپەیمانی و نزیکایەتی لە حەشت و هێزە ئەمنیە ئێرانیەکان و ئەوەی کە لە بەرامبەر هەر کەسێکدا بڕی 1 دەفتەر دۆلار وەردەگرن. بە پێی زانیاری و بەدواداچوونە تایبەتەکانی تیوار جگەلە و کرێکارانە ساڵی پار بەرپرسی ئۆپراسیۆنەکانی سلێمانی چەندین جار ئەو کرێکار و کارمەندە فلیپینی و بەنگلادشی و نیپاڵیانەی لە سلێمانی ماوەی مانەوەیان تەواو دەبوو دەیخستنە ناو چەند پاسێکەوە و لەسەر سنوور دایدەنان. دواتریش هەر خۆی داخڵی دەکردنەوە تاوەکو لەو ڕێگایەوە بڕێکی تر پارە لەو کۆمپانیایە وەربگرێت
کە بەرپرسە لە هێنان و مانەوەی ئەو کرێکارانە. ئەم جۆرە بازرگانیکردنە بە مرۆڤ بە یەکێک لە مەترسیدارترین بازرگانیەکان دادەنرێت لە دنیادا و لەلایەن ئەمریکا و یەکێتی ئەوروپا و نەتەوە یەکگرتوەکانەوە سزای قورسی بۆ دیاری کراوە. ئەمە جگەلەوەی هێنان و ئاسانکاری بۆ هێزە میلیشا عێراقیەکان و مامەڵەی ڕاستەوخۆی ئەمنی لەگەڵ ئیتلاعاتی ئێران یەک لەو مەترسیانەیە کە ڕوبەڕووی هێزە ئەمنیەکانی سلێمانی بۆتەوە و لە حاڵەتی تەواو ئاشکرابوونیشی دوور نییە ئەو هێزانە نەخرێنە لیستی ڕەشی مامەڵەکردنەوە.